ڕۆژهەڵاتی کوردستان و هاوڵاتیان ناوچە جیاوازەکان لە ئێران چۆن بوو و مەراسیمەکان تا ئەستێک قەرەباڵغی و جۆش و خرۆشێکی پێوە دیار بوو. هۆکاری ئەمە چییە؟ ئەم جۆش و خرۆشە لە نێو گەنجان لە شارە جیاوازەکان لە سنە لە ناوچە جیاوازەکانی تر چییە؟ بیلال سڵاوت لێبێ، نەورۆزت پیرۆز بێ لە بەتەوە بە بینەرانمان پیرۆزبایی نەورۆزەڵێم و هیوادارم کە ساڵێکی پڕ لە خۆشی و گەیشتن بە دەستکەوت و ئاواتەکان بێ بۆ هەموو لایە. ڕاستیەکەی ئەوەیە کە تا ئەتوانم بڵێم 10 ساڵ پێش ئێستا ئەگەر ئەهات و یادی نەورۆز ئەکرایەوە تەنها لە 1-2 شاری ڕۆژهەڵات ئەو یادە بۆ شێوەی کە ئەمڕۆ لە هەموو شوێنێک ئەیبینین ئەبینراو ئەکرایەوە کە خودی ئەو شوێنانە ئەتوانم بڵێم تا چەند ساڵەوە پێش بوون بە هێماوە تقریبا لە زۆر لە شوێنەکانی تریشەوە خەڵک ڕویان تێکرد یا لە شارەکانی تەواچوونە ئەو شوێنێکە تایبەت بوو بە شارێکی تر لە ڕاستیە. بەڵام لە ساڵانی ڕابردووە تا ڕادەیەکەم بابەتە پەرەی سندووە و بە تایبەت ئەم ساڵ کە زۆر جیاواز بووە تقریبا هەروە کە تۆ ئاماژەت بەدا لە نزیکە 1 مانگ پێش ئێستەوە هەر شارە و پلان و بەرنامەی خۆی دانابوو، هەفتانە 2-3 شات بەرنامەی نەورۆزیان نەکرد تا ئەمڕۆژ بەردەوام بووە بە بەردەوامی ئەم ڕێوڕسمانە لە شارە جیاوازەکان. هۆکارەکەشی بەڕاستی من ئەگەڕێنمەوە بۆ 2 بابەت، بابەتێکی خودی بابەتی ناوخۆیی کوردستانە و ڕووداوانەی کە بە تایبەت لەم چەند ساڵی ڕابردوودا لە ڕۆژاوا بینیمان لە خودی ڕاگەیاندنەکان لە باشووری کوردستان ڕۆڵێک یەکجار بەرچاویان هەبووە لە بابەتەداوە لە هەمان کاتدا خودی ئەو زیندووبوونەوەی زۆرێ لە نەریتەکان بەهۆی سامانە و تێندەم بینی ئەو خاکی پۆشانی جامانە لە مل تۆ لە ڕۆژهەڵاتی کوردستانی لە ناو بازار وانش ڕەنگیاوەتە خەڵک لە بەریکە تەنها لەو بۆنەوە هەنگانێ بەڕاستی قاتێکی خاکی کوردی جوان لەگەڵ جامانێکی جوانە خەنە سەرشانیان. ڕاستیەکەی ئەوەیە ئەبینرێ، بەڵام ئەتوانم بڵێم چونکە کۆبوونەوەکە و نیشاندانەکە بە شێوەیەکی بە کۆمەڵ لە ڕێوڕسمێکی وەکو نەورۆزا یا لە ڕێوڕسمە گشتیەکاندا وەکو شایەکان ئەبینرێ زیاتر دەنگدانەوەی هەیە ئەکەوێتە بەرچاو. بەڵام ئەتوانم بڵێم مێژوەکەی باشتر زانین هەمومان لە شارەکانە و لە ڕێوڕسمەکانی ترا زیاترە لەوەی ئێستا لە ڕێوڕسمەکانی نەورۆز ئەبینرێ، بەڵام بەهۆی ئەو بۆنەوە کە هەیە بە کۆمەڵ دەرچوون و هاوڕەنگی و هاوتەبایە دروست ئەکرێ زیاتر دێتە بەر. سامان هاتنی گەشتیاران چۆن بوو بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئەو مەراسیمانەی کە ئەکرێن هەڵبەت پێشتریش بڵاوەکرێتەوە کە لە فڵان دێهات لە فڵان ناوچە مەراسیم پێشوازی لە ساڵی نوێکرێ پێ دوا بێ یاخود بە دوادا چۆنێک بێ گەشتیار سەردانی و ناوچانەکەن چ لە ناوخۆی ئێران بێت چ لە دەرەوەی ئێران بێ؟ ڕاستیەکەی ئەوەیە کە بیلا لە زانی ئێمە هەر کاتێتەوە بینین حەزەکەین باسی بابەتە ئابووریەکان بکەین لایەنێکی ئەم بابەتەش بابەتی گەشتیاری و کاریگەریەتی لەسەر ئابووری بە گشتی ئەو ڕێوڕسمانەی کە لە ڕۆژهەڵات بەڕێوەچێ بە درێژایی ساڵانی ڕابردوو کە تەنها سنووردار نەکراوە بە بابەتی نەورۆزەوە زۆر کاریگەر بووە لە هاتنی گەشتیار هەم ڕاستەوخۆ هەم ناڕاستەوخۆ. ڕاستەوخۆ ئەو کەسانی کە دێن لە ڕێوڕسمەکانە بەشدارە بن بەڵێ ژمارەیەکی زۆر هاتوون و پێم وایە کە لە ساڵانی داهاتوشدا ڕوو لە گەشەیەکی یەکجارەکە بە تایبەت ئەمساڵ ڕاگەیاندنە غیرە کوردیەکانیش زۆر گرنگیان بەم بابەتەدا تەنان ڕاگەیاندنە ناوچەی و جیهانیەکانیش زۆریان بڵاو کردەوە زیاتر خەڵک ناسیویانە. ناڕاستەوخۆکێشی ئەوەیە کە ئەتوانم بڵێم تەسویرێکی زۆر جوان لە ڕۆژهەڵات و لە کوردستان نیشانەدا کە ئەو هەلا ڕەخسێنە بۆ خەڵکێکە نەیانتوانیوە لە خودی ڕێوڕسمەکانە بەشدار بن. دواتر بن لە زۆر کەس ئەبینیم ئەڵێن چاوەڕوانی بۆ نمونە لە مانگی گوڵانە یا مانگی دوی بەهار کە کوردستان زۆر سەوستر و جوانتر ئەبێ سەردانی کوردستان بکەینیانێ تەسویرێکی جیاوازتر لە کوردستان بە بینەران و بۆ خەڵکەی ئەدا کە ئەی بینن و ئەمەوەکە کە بە شێوەی ناڕاستەوخۆ نە لە خودی مەراسمەکەدا دواتر سەردانی کوردستان بکەن و ئەمە لەسەر بابەتی گەشتیاری و بابەتی ئابووریش ئەتوانێت زۆر کاریگەر بێەوە. ئەتوانم بڵێم لە ئێران خەریکە نەورۆز و ئەو جۆرە ڕێوڕسمە گشتیانە بەو شێوە و بۆ پلان و بەرنامانەی کە تەنها لە کوردستان بەڕێوەچە خەریکە ئەبێتە نەورۆزێکە هێما و نیشانەیەکی باش بووە بۆ کورد لای خودی کورد لە ئاست ئێرانیشدا خەریکە و ئەبێ بەو هێما و نیشانە و شوناسەی کە هەموو لایە بۆ ناوە بیناسن و بە جۆر لە جۆرەکان دەتوانم بڵێم پایتەختی نەورۆز لانی کەم لە ئێرانە بۆ شێوەی کە تایسە پێشاتووە پڕ بە باڵای شارە کوردیەکانە کە ئەمساڵ بەڕاستی بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک بەڕێوەیە. سامان لە مەریوانی بڕیار هیچ مەراسیمێ لێوە بەڕێوە بچێ بەشداری بکەی هیچ بۆنێکی تایبەت هەیە لە مەریوان بۆ نەورۆز بۆ بسبەی؟ ڕاستیەکەی ئەوەیە کە
ئەو بابەتەی لە سەرەتاوە باسم کرد بیلال کەوتم 10 ساڵ پێش ئێستا تەنها لە 1-2 شارم ڕێوەڕسمانە بەڕێوەچوو یەکەم شوێنێکە ڕێوەڕسمەکانی نەورۆزی کردبە نەریت لە ڕۆژهەڵات مەریوان یانە سەردەمێکە لە مەریوان بەڕێوەچوو خەڵک لە شارەکانی تەوەتانە لە پارێزگاکانی تریشەوە هاتن وە هیچ شوێنێکی تر ئەمەی نەبوو کەمکەم لە مەریوانەوە هەناردی شوێنەکانی ترکرا بەڕام ئەمساڵ تۆزێ بەربڵاوتر و کەمتر لە مەریوان کراواتە لە چەند شوێنە بە شێوەیەکی سنووردارتر کراوە ئەمڕۆژ کە چاوەڕوان ئەکرا ڕێوڕسمێکی لەوانەی پێشوو باشتر بەڕێوەچە لە مەریوان ڕاستەکەی باران لە خەڵکی تێکدا و ئەم بارانش لانیکەم بۆ 1-2 ڕۆژی داهاتوش بەردەوام ئەبێ بزانی دوای ئەوە ئایا جەوەکە بە شێوەیەک ئەبێ کە ئەو ڕێگە پێدراوە ببێکە لە مەریوانیش ئەو ڕێوڕسمەوە کوەتوانم بڵێم ناوەندی ڕێوڕسمەکانی نەورۆز و ئەوەشمان لەبیر ناچێ ئێمە تقریبەن 13 ڕۆژی تر 13 بەدەریشمانەیە کە ئەویش دیسان بۆنەیەکە لە ڕۆژهەڵات زۆر گرنگی پێدرێت و تقریبەن ڕێوڕسمەکانی هاوشێوەی یەکەم ڕۆژی نەورۆزە لە باشووری کوردستان کە خەڵک سەیرانەکەن 13 بەدەریش تایبەتمەندی خۆی هەیە لای خەڵکی ڕۆژهەڵات بەڵام نەورۆزی ئەمساڵ بەڕاستی شێوەیەکی زۆر تایبەت خۆی کرد لە ڕۆژهەڵات کە ئەتوانێت زۆر کاریگەر بێت لە زۆر بواردا ئەو پەیوەندی لەگە مەریوان هەمانە جاروبارێک من سەردانی مەریوانی شەکەم مەتوام تۆزە بڵێم مەریوانیشم لە نێ و دەشتی بێلوش خەڵکی زۆر بۆ سەردان و سەیران ڕووی تێەکەن سامان چارێکتە سەری ساڵی نوێی کوردی پیرۆز بێت هەمیشە لە جەژن و خۆشیابی بۆ وای ساڵی نوێ ساڵی بەدیاتنی ئاواتەکانە بێت زۆر سپاس کە لەگەڵمانە بوو سامان سلەیمانی پەیامبەری کورسات نیوز کە لە مەریوان و لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەگەڵمانە بوو